کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی عێراق بڕیاریدا بە دەستپێکردنەوەی پرۆسەی خۆتۆمارکردن لە پارێزگاکانی هەرێم بۆ ماوەی 20 ڕۆژ و وەک ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەرپرسی هونەری لقی هەولێری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق تایبەت بە پەیام ڕایگەیاند ئەوانەی بایۆمەتریان ئەنجام نەداوە ئەوانەشی لەدایکبووی ساڵی 2006ن دەتوانن خۆیان تۆمار بکەن. لەم ڕۆوە دەستمان کرد بە تۆماری بایۆمەتری بۆ ئەو کەسانی کە تاوەکەشتە بایۆمەتریان نەکردووە، بۆ هەروەها بۆ ئەو کەسانی کە تازە موالیدیان دەبێتە 2006 دەتوانن لە 53 بنکە سەر بە سنووری پارێزگای هەولێر لە هەر بنکەیەک بێ سەردانی بنکەکان بکەن بۆ ئەوی بایۆمەتریان بۆ بکەین، بۆ ئەوی لە پێش هەڵبژاردنەکان کارتی دەنگدانیان بۆ بێتەوە و مافی دەنگدانیان هەبێت. هەر کەسێک کە بایۆمەتری نەکرد بێت إضافة ل 2006 يعني إضافة على 2006 أواني كموالديان 2006 طبعا إما تاوكستا أواني ك 2006 بون شمول الانتخابات يعني ذكر استا دتوان بجاري هەڵبژاردنە کاری پەرلەمانی کوردستان بکەن. شارزانی بواری هەڵبژاردنیش دەڵێن هەڵبژاردن دەرفەتێکە بۆ هاوڵاتیان تاکو بتوانن لەو ڕێگەیەوە گۆڕانکاری دروست بکەن. حکومەتانی یەک بە دووەکانی کابینانی هەرێمی کوردستان کە دروست بوونە لە یعنی لە ئاز داواکاری خەڵکی هەرێمی کوردستاندانە لەبەر و خڕی پڕیەک لە هەرێمی کوردستاندا دروست بووە وێنەینە بە زۆرێکە یان ئەوە تا خەڵکانێکی زۆری سەرمایه‌دار و میلیۆنێرمان لە کوردستاندا لە بۆ دروست بە خەڵکانێکی چینی هەژاریشمان بەڕادەیەکی زۆر تێدا بەربڵاو و تەنانەت ئەوە تا 5 مانگە خەڵکی هەرێمی کوردستان موچەی وەرنەگرتیە لێ زۆر گرینگە و زۆر چارەنووسە خەڵکان ئەو جارە بەگەرم و تینەوە بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن بۆی هەر هیچ نەبێ بتوانێت گۆڕانکاریەک دروست بکرێتن. بەپێی ڕاگەیەندراوەکەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ماوەی درێژکردنەوەی خۆتۆمارکردن لە بەرواری 1 شوباتی ئەم ساڵەوە دەست پێ دەکات تاکو 20 شوباتی ئەم ساڵ بەردەوام دەبێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.